سڵاوتان لەبێ خۆشەویستان، دووبارە لە سمارت ترێدەرەوە لە ساڵێکی نوێەوە گەڕینەوە لاتان. شیکاری بۆ هەفتەی یەکەمی مانگی یەکی ساڵی 2024 دەکەین. هیوادارم ساڵی 2024 سەرەتا و دەستپێکێکی زۆر باش بێت بۆ تەواوی بازرگانە خۆشەویستەکان و سوود و ئەزمونێکی زۆر باشتان وەرگرت بێت لە هەڵەکانی ساڵی 2023 بە ئومێدیەوەی کە ئەو هەڵانی کە بووە هۆی زەرەر و زیانێکی زۆر بە بازرگانان لە ساڵی 2024 دووبارە نەبێتەوە، زیاتر سوود لە ئەزمونەکان وەربگرن. ئێمەش ئیشاءالله بە هەموو شێوازێک هاوکار دەبین و ڕێنمایی و بەرچاوڕوونی زیاترە خینە خزمەتی بازرگانەکان لە ساڵی نوێدا. شیکاری سەرەتامان لە ئاڵتون لە ساڵی تازەدا. من لە کورتە ڤیدیۆیەکی دیکەدا بە تەفاسیل باسی جوڵەکانی ئاڵتون بە شێوەیەکی گشتی بۆ ساڵی 2024 دەکەم کە سیناریۆکان چۆنن و ئێمە چۆن بتوانین لەگەڵ شێوازی دوورمەودای ئاڵتون و جوڵە سیناریۆکانی دوورمەودای ئاڵتون مامەڵە بکەین. ئێمە لە کۆتا هەفتەی مانگی 12 ساڵی 2023 کۆتا سیناریۆی بەرزبوونەوەی ئاڵتونمان دەستنیشان کرد لەم زۆنەوە. نرخ بە تەواتی نەگەیشتە زۆنەکە، نزمترین ئاست 2050 بوو کە تۆماری کرد. ئەو زۆنێک ئێمە دیاریمان کردبوو لە 2049.67 دەسی پێدەکرد، وتمان کە لێرەوە سینارەکانی بەرزبوون چالاک دەبن. تارگێتی بەرزبوونەوەی ئاڵتون 2080 باسمان لەوە کرد کە زۆر قورسە ئاڵتون 2100 ببینێت. وتمان ئێمە پێشبینی وە ناکەین کە جارێکی دیکە نرخ بچێتەوە 2100 بینیمان کە بەو شێوازە دەرچوو. هیوادارم ئەمە بەرچاوڕوونی و ڕێنماییەکی زۆر باش بوو بێت بۆ بازرگانەکان. سیناریۆم هەفتەی ئاڵتون 2081 وەک لە گروپەکانی سمارتیشە باسم کرد، سیناریۆ دوورمەودەکانی دابەزینی چالا کردو بۆ ئاڵتون. تا ئێساش ئەم ڕۆتی دابەزینە بەردەوامە، وەک بینیمان لە هەفتەی ڕابردوو تا ئاستی 2050 توانی دابەزین بکات. ئەم دابەزینە بەردەوام دەبێت بەڕێزان. بۆم هەفتەیە ئاڵتون چەند لە خوار 2080 بێت دەتوانێت بگەڕێتەوە بۆ زۆنی خواردنمان، واتە بگەڕێتەوە بۆ 2049. زۆنی 2081 بۆ 2093 زۆنێکی بەهێزی دابەزینە و ڕەنگە ئەم سیناریۆ دابەزینەی کە چالاک بووە زیاتر هێزوەر بگرێ و جارێکی دیکە نرخ تەنانەت نەچێتەوە 2080 بۆیە تکایە ئاگادار بن بەڕێزان. ئێمە چاوەڕێی گەشتنی ئاڵتون دەبین بە زۆنی 2049، واتە تارگێتی دابەزین 2049 لە دوای گەشتنی ئاڵتون بە 2049 کاتە بڕیار دەدەین کە ئایا زیاتر لە فرۆشتن بمێنینەوە یاخود مامەڵەکە داخین و دەستکەین بکڕین، یاخود هیچ مامەڵەیەک نەکەین و تەنها چاوەڕێ بکەین، چونکە ئەم زۆنە تۆزێک هێزی تێدا ماوە ڕەنگە دووبارە سیناریۆی بەرزبوونەوەی ئاڵتون چالاک بکات. بۆیە ئێمە دەبێت چاوەڕێی شکاندنی زۆنەکە بین، واتە ئێمە چاوەڕێی شکاندنی 2040 دەبین. لە دوای شکاندنی 2040 ڕاستەوخۆ ئاڵتون دەتوانێت دابەزین بەرداوام بکات بۆ 2010. لە دوای شکاندنی 2040 بە کاندڵی یەک ڕۆژی ئاڵتون دەتوانێت بەردەوامی زیاتر بدات بە ڕۆتی دابەزین بۆ ئاستی 2010. چاوەڕێی ئەم زۆنە دەبین کە ئاراستەی جوڵەمان بۆ یەکلای کاتەوە و تارگێتی یەکەمی دابەزین لە 2080 کە سیناریۆکە چالاک بووە 2049. شیکاری دووەمان بۆ پاوەند لە زۆنێکی زۆر بەهێزی دابەزین نزیک دەبێتەوە. زۆنەکەش لە 1.29 دەست پێ دەکات بۆ 1.30. ئەم زۆنە دەتوانێت سیناریۆ دوورمەودەکانی پاوەند چالاک بکات و تارگێتی یەکەمی دابەزینیش گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 1.25. لێرە پاتێرنێکیش دروست بووە، ڕەنگە پێش گەیشتن بە زۆنەکەش ئەم پاتێرنە بشکێ و ئاماژەکانی دابەزین دروست بێت. بەڵام باشترین و گونجاوترین ناوچە بۆ دۆزینەوەی دەرفەتی داخڵبوون بە فرۆشتن ئەم زۆنەیە. بۆیە چاوەڕێ دەبین کە نرخ بێتە زۆنەکە، پاشان ئەگەر دەرفەتێکی باش و گونجاو دروست بێت دەست بە مامەڵەی فرۆشتنکەین بە ئامانجی گەشتن بە تارگێتی 1.25. شیکاری سێمان لەسەر داو جۆنس. بەڕێزان، داو جۆنس
دوو زۆنی لە پێشە کە زۆنی یەکەمیان نرخ پێی گەیشتووە و دەبینین دابەزینێکیشی کردو، بەڵام ئەم دابەزینە زۆر جێی باوەڕ نییە. ئەگەری ئەوە هەیە ئەم زۆنەش بشکێت بەرەوسەرەوە. ئەم دوو زۆنی کە لە پێش داو جۆنسن، زۆنی یەکەمیان لە 3818 دەست پێ دەکات بۆ 38000. ئەمە زۆنی یەکەمە کە دەکرێت سیناریۆکی باش و بەهێزی دابەزین چالاک بکات، کە ئەو کاتە ئێمە لە پاشکردنەوەی بازار دەبێت چاودێری جوڵەکانی بین. ئەگەر زۆنەکە بشکێ بە کاندڵی یەک ڕۆژی بە کاندڵێکی تەواو پڕ لە سەروی زۆنەکەدا بخاتەوە، زۆنی دووەمی دابەزین کە زۆر بەهێزە، وەشکاندنی ئەم زۆنە زۆر قورسە لە بەردەم داو جۆنس. ئەم زۆنێکە لە 38630 دەست پێ دەکات بۆ 38660. ئەم زۆنە من پێم وایە سیناریۆ بەهێزەکانی دابەزین تێدا چالاک بێ و تارگێتی گەڕانەوەی داو جۆنس بۆ خوارەوە لە هەر یەک لەم زۆنانە ئەگەر بێت و سیناریۆیەکی بەهێز چالاک بێت، گەڕانەوە دەبێت بۆ 36855. واتە تارگێتی دابەزینی داو جۆنس 36855. ئێمە چاوەڕێ دەبین لەم زۆنە یاخود لە زۆنی سەروتر سیناریۆ بەهێزەکانی دابەزین چالاک بن، پاشان لە گروپەکان ئاماژەی پێدەین کە ئێستا کاتێکی باش و گونجاوە بۆ داخەبوون بە فرۆشتن. شیکاری خوێندنەوەکان بۆ سەرەتای ساڵی 2024 بەم شێوازە بوون. داو جۆنس هەروەها پاوەند هەروەها ئاڵتون. لە ئەگەری هەر ئەبدەیت و گۆڕانکاریەکی نوێ لە زۆن و سیناریۆکانی بازار بێگومان هۆشداری دەدەین و ئاگاداری نوێ بڵاو دەکەینەوە لە گروپەکان. هیوادارم کە هەموو کات چاودێر بن و بە ئاگا بن. هەفتەیەکی پڕ لە قازانج و خۆشی بەڕێکان سەرکەوتوو بن.